وەرزینتان باش چیرۆکی ئەم وەرزینە چیرۆکێکی پێشمەرگانەی ورزشیانەیە گەڕانە بە دوای وەڵامی ئەو پرسیارەدا ئاخۆ وەرزش لە ژیانی پێشمەرگەدا چۆنە ئەو پێشمەرگانەی کە لە بەرەکانی جەنگدا بەرگری لە کوردستان دەکەن لە ڕووی جەستەیەوە چۆن خۆیان ئامادە دەکەن ئەوانەی کە دەچنە مەفرۆزە تایبەتەکان چۆن مەشق دەکەن ئەمە چیرۆکی وەرزینە بەرەو وەرزین. ژیانی پێشمەرگایەتی ژیانی جوڵە و ئەکشن و وریایی و ڕوبەڕووبوونەوەی مەرگە ژیانێکە لێوان لێوە لە ئازایەتی و گیانفیدایی و ئامادەیی بۆ قوربانیدان. ئەو ژیانە چۆن دروست دەبێ؟ ئایا پێشمەرگەکان هەر ئەوەندەیە دەست دەدەنە چەکەکانیان و دەچنە بەرەکانی جەنگ و ئامادەن بە خوێنی خۆیان بەرگری لە خاک و دانیشتوانەکەی بکەن یان ئەوان پێشتر لە ڕووی جەستەی و توانای لەشەوە مەشق وەردەگرن و ئامادە دەکرێن؟ بۆ گەڕان بە شوێن وەڵامی ئەو پرسیارەدا دەچینە نزیک بەنداوی مووسڵ. لەوێ لە ماوەی چەند ڕۆژێک مانەوەدا لە یەکێک لە سەربازگەکانی مەشقی پێشمەرگەی زێڕەبانی مەشقی جیاواز و ئامادەکاری جەستەیی و ڕاهێنانی قورس و ئەو یاریانەش دەبینین کە لە سەربازگەکەدا بوونەتە بەشێک لە پێکەنە سەرەکیەکانی ژیانی ئەو پێشمەرگانە. کەمپەکە دەکەوێتە ناوچەیەکی دوورە دەستەوە لە ئاوەدانی. لەوێ هەموو شتێک بۆ باشترین مەشق و ڕاهێنان سازێنراوە. لەوێ پێشمەرگەکان کە ئێستا سەرقاڵی خۆڕێخستنە و ڕاهێنانە بەردەوامەکانن لە کەشێکدا دەژین پڕێتی لە مەشق و خۆ ئامادەکردن و هەوڵدان بۆ پتەوکردنی جەستە. کەمپەکە زۆر گۆڕەپان و شوێنی تایبەت بە مەشق لە خۆ دەگرێت و هەمویان لە خزمەتی پێشمەرگەکاندان. ئەو جۆرە جیاوازانی مەشقەوە پێشمەرگەکان دەدرێت هەمویان بۆ ئەوەن بتوانن لە ڕووی جەستە و توانای بڕیاردان و ئامادەیەوە ئاستی پێشمەرگە بەرەو پێش ببن. بەیانێکی زوو کە خۆر تازە بە سەرشار و ئاواییەکاندا دەکشێت هەموو پێشمەرگەکانی کەمپەکە ئەفسەر و پلەدارەکانیش بە ئاگا دەهێنرێن و بۆ ڕۆژێکی چڕی مەشق ئامادە دەکرێن. لەبەرەوەی لە کەمپەکەدا چەندین پلە و ئاستی جیاوازی پێشمەرگە بوونیان هەیە مەشقەکان قۆناغ بە قۆناغ و گروپ بە گروپ بەڕێوە دەچن. سەرەتای مەشقەکانی ئەو ڕۆژە بەخۆ گەرمکردن و ڕاکردنی ئەو پۆلە پێشمەرگێ دەست پێ دەکات کە ماوەیەکی زۆر نییە کەوتونەتە ناو کەمپەکەەوە بۆ مەشقکردن. ئەوان ڕێڕۆیشتن، ڕاکردن، خۆ گەرمکردنی بەیانیان ئەنجام دەدەن و بۆ ماوەیەکی باش مەشق دەکەن. دوای ئەوان نۆرە دێتە سەر و پێشمەرگانی ساڵانێکی بەرچاوە سەرقاڵی پێشمەرگایەتین. ئەوانیش بە هەمان شێوە ڕۆژەکەیان بە کۆمەڵک لە مەشق و ڕاهێنانی چڕ دەست پێ دەکەن و پاشان ڕاکردن بە دوایدا دێت. ئەفسەرەکانی سەربازگەکە بە هەمان شێوە دەست بە مەشق دەکەن و خۆیان بۆ ئەو ڕۆژە گەرمە گەرم دەکەن. ئەفسەرەکان تەنیا هەندێک وەرچی سوێدی دەکەن و دەیانەوێت جەستیان بۆ هەموو ئەگەرەکان ئامادە بێ. وەک فەرماندەکانی سەربازگەکە ڕوونی دەکەنەوە ئەوان مەبەستیانە پێشمەرگەکانیان لە ڕووی جەستەیەوە ئەو پەڕی ئامادەیان هەبێت و توانای مانەوە لە دۆخی سەخت و بەرگەگرتنی زەحمەتەکانی شەڕیان هەبێ. هەر بۆی ئەوان بایەخێکی زۆر بەوە دەدەن تاکی پێشمەرگەکان چۆن دەتوانن بگەنە بەرزترین ئاست لە ڕووی لێهاتووی جەستەیەوە. ڕاستی هەکە تو بێ سەحکەیە
ورزش تندرستیت بخشیت انسانی بجا چه عسکر بیت یا خود مدنی بتایباتی انسان لشکر دویتن زور گرنگیه شیان جستهی بداتن جبو ویجی پراستی ام گرنگیه که گلکا مازن دین شیان جستهی ورزشی و پراستی جی بتایبات بو انسان لشکر بیتن اگر بیت و شیان جستهی نبن بیتن مشکوی جی وکو پیدوی کار نکد جبرند انسان لشکر دویتن هم شریع جستهی و جسته که بتوها بیتن و هم شریع فکری جی و فکرک باش بیتن یا زانستین سربازی دا هنگی شیتن باشی کنترولا چکی خوب بکتن و بشید جی دجمنی بساناهی کنترول بکتن و زفر پیبر ناوی آنجی استیاد کرناوی یا بزحمت بید بو دجمنی جبو ویجی براستی ام گرنگی که گلک مازن پورزشی دین بردوام خولت مشق راهنان آیت هین و خالک سرکیت و خول مشق راهنان دا ورزشی بیانیه و هگر بیت و هندک جرا خول جی نمینن کو خول تطویری نمینن بو پیشمرگت ما کو بردوامت هین همی بیانیه که همی پیشمرگه و افسر و پیشمرگت ما شمن بگیره حتی دماهیک پیشمرگه بدویه ساعت 6:30 یا آماده بیتن الگوراپانا مشقه سرجمیری بیانی پشتی تیتا ورگرتن همو افسر و پیشمرگه که بدویه آنفر السروی 45 خولکا ورزشی بیانی بکتن و پراستی جی اوهانه زور مفایگه هندیه هم افسرت ما هم پیشمرگین ما یا شیای اوی عرقال ویرت ریجن ببیتا پاراستن بو گیانی و دگورا پانا شریدا و اوهانه جی پراستی ام مقنعتا بفیکاری های و دد بردوام بین سر بەشێک لەو پێشمەرگانی کە لە کەمپەکەدا ئامادەن و ڕۆژانە مەشقی جیاواز دەکەن دەبێ ڕوو لە گۆڕەپانی مەشقی قورس بکەن بۆ ئەوەی توانە و لێهاتووی خۆیان لەو بارەدا تاقی بکەنەوە لە مەیدانێکدا کە ناچارن بەرگەی توندیەکان بگرن و گوێ بەوە نەدەن چی ڕوودەدا لە چواردەوریان لەم گۆڕەپانەدا مەشقەکان سەخت و مەترسیدارن پێشمەرگەکان بەناو دووکەڵ دیواری بربەست و ژێرتەری دڕکاویدا دەڕۆن و لە هەموو هەنگاوێکیشیاندا فەرماندەکانیان جیا لەوەی لە نزیکەوە چاودێریان دەکەن مەترسی و ناخۆشی زیاتریشیان بۆ دروست دەکەن تا بزانن ئەوان تا چەند دەتوانێت بەرگەگرتنی زەحمەتیەکانیان هەیە مەشقی قورس و تااقەت پڕۆکێن پێشمەرگەکان ماندوو دەکات بەڵام ئەمە بۆ ئەوەیە لە دۆخی شەڕدا زۆرترین بەرگری بەرامبەر سەختترین ساتە مەترسیدارەکان پێشان بدەن ئەوان دەبێ ئەو کۆمەڵە بربەست و شوێنە تایبەتەی بۆ مەشقەکان دانراوە بە خێراترین کات ببڕن و بەردەوامن لەسەر دووبارەکردنەوە و چەندبارەکردنەوەی ئەو مەشقە چونکە ئەو کارە جەستەی ئەوان بۆ مەیدانی شەڕی ڕاستەقینە ئامادە دەکات اف تمرینه هولویرد بینن اف میدانت بجنه میدان عنیفه یعنی کو میدان مشقاتون هر پیشمرگه که اف میدان بوی باشه دا کو جسمی رابطن قال همي ظروف الجيانه بطيبتي الجبا ظروف نخوشن صرما گرما شتي قرص هل دگري هاتنو چون زیاتر دکی يعني ماندو دبي بيست بلياقيه او ميدانه بويا بيدالين ميداني مشقتون بوي جسمتون بيتو قايم بيتن لقل جبهكان ولقل همو ظروف كيجيان بوغنجي چونكه تو عسكري سرطا دبيت بيشمرگه كور دگري هندك لياقي لو درست بكي لياقي بدني پیش اول لو درست بكي اینجا به او يعني فتره او لياقه بدروس بكي امجا بيني او ميدانه چونكه او ميدانه به همو پیشمرگه ناكرت بس وكو اما وكو بطلوني كوماندو زيرافاني ليره پیشمرگه كان من همویان راهاتون لسر او مشقه چونكه بردوام تدريبات من هيا بردوام دوره من هيا بردوام خولي راهنان و فير كردن و خولي جستي همو بيانيك رياضي صباحي ورزشي بياني من هيا بويا پیشمرگه كمان جسميان وا لراهاتو بآساني دتوانن او بكن بس اگر هر پیشمرگه کی تربت اگر لياقي باش نبيتن زحمت او ميدانه هوا دوای مەشقە قورسەکانی ڕاهێنانی جەستە مەشقێکی ڕێکوپێک لەسەر تەقەکردن و نیشانەپێکان لە گۆڕەپانێکی دیکەدا دەست پێ دەکات. لەم گۆڕەپانەدا پێشمەرگەکان چەک و تفەنگی جیاواز تاقی دەکەنەوە و بە چەند جوڵە و مەشقێکی تایبەت ڕاهێنان لەسەر ئەوە دەکەن لە ڕووبەڕووبوونەوەی دەستەویەخەی دوژمندا چۆن دەکرێت بە زووترین کات باشترین سەرکەوتنی بەسەردا بەدەست بهێنێت. ڕاهێنان لەم گۆڕەپانەدا ڕۆژانە چەند جارێک دووبارە دەبێتەوە. ئەم دووبارە بوونەوانە وا دەکات پێشمەرگەکان هەست بکەن لە مەیدانێکی ڕاستەقینەی شەڕدان و لەگەڵ مەرگدا دەستەویەخەن و دوژمنەکانیان بەرامبەریانە. ئەوان لەوە تێدەگەن چۆن بتوان مامەڕە لەگەڵ چەکدا بکەن، چۆن بە دانایانەترین شێوە بەکاری بهێن و وریاش بن لەوەی کە سەلامەتی خۆیان و هاوڕەکانیان بپارێزن.
ڕۆژەکانی مەشق لە سەربازگەکەدا درێژ دەبنەوە بەڵام لە دەم و ئێواراندا هەم ئەرکە مەشقیەکان گۆڕانکاریان بەسەردا دێت هەم ئیدی پاش تەوابوونی ئەرکە فەرمیەکانی مەشقکردن پێشمەرگەکان توانای ئەویان دەبێت هەناسەیەک بدەن و ئیدی بەدوای هەندێک یاری وەرشی دڵخوازی خۆیاندا بگەڕێن کە ئەوانیش دوجار لە ڕووی جەستەیەوە هەر سوودی زۆر بە پێشمەرگەکان دەگەێنێت. تاقیکردنەوەی هەڵگەڕان بەسەر بەرزایی و دابەزین لە بەرزاییەوە بۆ نزمی بەهۆی بەکارهێنانی حەبلەوە کارێکە کە پێشمەرگەکان ڕۆژانە ئەنجامی دەدەن. ئەوان هەندێک ڕۆژ شوێنی سەخت و ڕق و قورس دوور لە سەربازگەکان هەڵدەبژێرن و هەندێک ڕۆژی دیکەش شوێنی ئاسایی و کەمتر مەترسیدار بۆ هەمان کار تاقی دەکەنەوە. بە ئاراستێکی دیکەی مەشقەکاندا دەڕۆین. ئەم جارە کارەکە پەیوەندی بە مەشقی نهێنی و ئامادەسازی بۆ کەمین دەرکردن و غافڵگیرکردنی دوژمنە لە ناکاودا. ئەم کارە هونەرێکی گەورەیە، هونەرێک کە پشت بە وریاییشی زۆر دەبەستێت و پشت ئەستورە بە جێبەجێکردنی پلانێک کە پێشتردا ڕێژراوە و ئامانجەکەشی ئاشکرایە. لە ئەنجامدانی کەمیندا پێشمەرگەکان کاتێک مەشق دەکەن شوێنی قەرەباڵغ و دارستانێکی چڕ هەڵدەبژێرن. ئەمە بۆ خۆحشاردان و خۆشاردنەوە زۆر گرنگ و پێویستە. لەوێ لەنێو ئەو دارستانە چڕانەدا کار بۆ ئەو دەکرێت پێشمەرگەکان بتوانن بە باشترین شێوە هێرش ببەن و بە کەمترین زیانەوە بگەڕێنەوە. هەر بۆیە تەنیا ئەو پێشمەرگانە دەتوانن بەشداری ئەو جۆرە چالاکیە بکەن کە ساڵانێکە ژیان وەک پێشمەرگە بەسەر دەبەن. ئەوان ناچارن بە جۆڵەی ورد و لەسەر خۆوە هەنگاو بنێن زۆر وریا بن و تا بتوانن نەهێڵن ئەو ئامانجەی هێرشی بۆ دەکەن لای دوژمنەکەیان ئاشکرا ببێت. هەر ئەوەش ئەوان ناچار دەکات ئامادە بن بۆ بەرگەگرتنی زۆر دۆخی سەخت و ناڕەحەتی. کاک فرامەرز و هاوڕەکانی مەشق لەسەر چۆنیەتی دەرکردنی مەفرەزاکەن بێگومان وابزانم ئەم کاری پێشمەرگایەتیش پەیوەندیی زۆری بە توانای جەستەیەوە هەیە بەتایبەت لە ڕۆوەرزشەکەیەوە. حەزەکەم کاک فرامەرز خۆی باسی بکە. کاک فرامەرز هەموو کەسێک ئەتوانێت بەشدار بێت لە مەفرەزەیەکە کە ئێوە دەرێکن یاخود ئەم کەسانە ئەبێت تایبەتمەندیان هەبێت لە ڕووی جەستەیەوە بەتایبەت؟ نەخێر هەموو کەسێک نابیتن بەشدار بیت کەوەکو تیمۆمە دەبیت کەسێکی بەشدار بیت مەشق پێکرای بیت هەموو سبینۆنژی ڕاهێنانەکە باش بکات یعنی توانای جەستەیی بتەو بێت توانەوە جەستەیی کەس خوددانێت کەسێک یعنی بەرامبەری حسابکە چه حساب بوونە نەکردن کەسێکی خوددان شیان بیت تند بێ تند بیت بە کوردی پێڵێن تند بەڵێ باشە ئێوە کاچن بۆ مەفرەزە ینی بنمونە ئەگەر وای دابنی هەفتەیەک کە تۆ مەفرەزەیەکت هەیە لەو ماوەی ئەو هەفتەیە لە ڕووی جەستەی و خۆتانی بۆ ئاماداکەن بەڵێ چیەکەن پێش وەخت ئەمە خۆ ئامادەکەین کو مەسەلەن بژین ئەم لەوێ هەفتەیەدا پێنجشەممە هجوومەکە هەی بچین ئەم دوو ڕۆژەستی ڕۆژە پێش دام خۆ ینی پاریکاریە خۆتیان حاضری لە ڕووی جەستەی شەو بێگومان جەستەی مەشقی هەموو سبەینان دەویست 3 کیلو 4 کیلو هەباس بەڕاکردن بڕۆی باشە ئەو کەسەی کە ئەچێ بۆ مەفرەزە چی ئەبا لەگەڵ خۆی دەبیت قیافەتە یەبسەر و بەر بیت چەکێتە چەکێکی چەکین و کێ باش بیتن ئیدۆمەکری بیت درعێتە و خودێتە و سەواژ سەرڕەنگی بهۆرێ بیتن تو مەسەلەن بهۆرێ تەقەدەمی بکەیت بۆ جیایکی شوێنێکی ستڵا بکەیت دەبیت عین خوب دەیە ڕەنگی دنیاە ڕەنگی دنیا باشە ئەو کەسەی کە ئەچێ بۆ مەفرەزە ینی مەرجە لە ڕووی ئەوەی کە بتوانێت لە شوێنی گچکەیە خۆی بشارێتەوە ینی بتوانێت جەستی خۆی بکاتەوە ئەوش دەبیت وێ حسابێ بکەن حسابە خۆ بکات دوو شەو دوو ڕۆژ چیا بمیتە تێنی برسی تحملێ بکاتن
بەرگە بگرێ بەرگی بگرێت ئاستا احتیاطی بیتن باشە چ شتێک قەدەخەیە بۆ ئێوە کە کاتی ئەچن بۆ مەفرەزی ینی نابێت چیتان پێ دەبیت وەختی بچ بوو مەفرەزێ تەقەتەقتەنێت برسقوک نەبیتن علامات دیار نەکەتن یعنی سەر ڕەنگی دەواکای باشە کاک فرامەرز و هاوڕەکانی بێگومان لە مەشقەی خۆیان بەردەوامە بن منیش لە وەرزین لەگەڵتانە بەردەوام دەبم. ماتۆڕەکانیش بەشی دیکەی پێکهێنەری مەشقەکانی ناو سەربازگەکەیە. ئەو پێشمەرگانی ماتۆر بەکاردەهێنن شارەزایی باشیان لە لێخوڕین و بەکارهێنانی ماتۆردا هەیە و دەبێ هاوکات لەگەڵ هاژووتنی ماتۆردا پێداویستەکانی خۆشیان ببن و نەبێتە ڕێگر لە بەردەمیاندا بۆ جوڵەکردنی خێرا و خۆتزیینەوە لە دوژمن. ماتۆر سوارەکان لە کاتی شەڕدا ئەرکیان جیاوازە ئەوان پێشەوایەتی هەر هێزێکی هێرشبەر دەکەن بەرەو پێکەکانی دوژمن و دەبنە چاوی هێزە هێرشبەرەکان بۆ گەشتن ئامانجە دیاریکراوەکان چونکە ماتۆرسکیل ئامێرێکە دەتوانرێت جوڵی باشی پێ بکرێت و خۆ لە گول لە هاتووەکان لە سەنگەرەکانی دوژمن بپارێزێت. ماتۆر سوارەکان لە کاتی مەشقدا ڕێگەی جیاواز تاقی دەکەنەوە و دارستان و شوێنی گشتی و تەنانەت ڕێگە ئاساییەکانیش بۆ ئەوان شوێنی مەشقە چونکە ئەوان کاتێک لە شەڕ ڕاستەقینەدا دەچنە پێشەوە دڵنیان نین لەوەی لەوێ چی چاوەڕێیان دەکات. لە سەربازگەکەدا کاتێک تیمی بەرنامەی وەرزین لەوەیە خولێکی تۆ پێ بۆ یەکە و لە قەجیاوازەکانی ناو سەربازگەکە کراوەتەوە. خولەکە هەر بۆ خۆشی بەخشین بە پێشمەرگەکانە و مەبەست لێی دوورکەوتنەوەی لە کەشی پڕ لە ڕێککاری سەربازی بۆیە زۆر ئاساییە لە کاتی یاریەکانی ئەو خولەدا ئەفسەر و پێشمەرگە لە یەک تیپدا یان لە دژی یەک یاری بکەن و هەردوو لاش هەمان هەلی بردنەوەیان هەبێت. یاریەکانی خولەکە لە یاریگەیەکدا بەڕێوە دەچێت کە لەوانەیە کەمترین ڕێکاری بۆ تۆپی پێ تێدا بێ بەڵام ئەو خولە سەرچاوی خۆشی و ڕکابەری و هاندانێکی زۆری پێشمەرگەکانە و ئەوان هەریەکەیان و بە ئارەزووی خۆی بە شێوەیەک لە شێوەکان هانی هاوڕێ پێشمەرگەکانیان یان ئەفسەرەکانیان دەدەن. لە خولەکەدا هەموو شتێک سادەیە وەک سادەی ژیانی پێشمەرگە لایمانەکان بەجلی سەربازی و چاودێری هێڵەکانی یاریگە دەکەن و ئەوەش ئاساییە کاتێک تیپێک یاریزانەکانی دەگۆڕێ دەبێ ئەو یاریزانەی دێتە دەرەوە درێسەکەی خۆی بداتە ئەو یاریزانەی دەچێتە ناو یاریگا. یاریێکی دیکە کە ئاوکات لەگەڵ تۆپی پێدا ژمارەیەک پێشمەرگەی دیکەی هەمان سەربازگەی سەرقاڵ کردووە بالەیە. ئەو یاریە چەندین کەس لە گۆڕەپانێکی بچووکدا ئەنجامی دەدەن و لە هەموو شت گرنگتر ئەوەیە کە ئەو جۆرە یاریە پشوویەکی ڕۆحی بە پێشمەرگەکان دەدات و دەیان خاتە کەشێکی خۆش و ئارامەوە. بەرزکە دەست وەکو پێشمەرگەی کوردستان وەکو پێشمەرگەی کۆماندۆی زێرەوانی هەرچەندە بەردەوامی لە مەشق و ڕاهێنان سەربازی و دیسان بەردەوامی لە وەرزش ڕۆژانە و بەردەوامی لە ناو سەربازکەمەوە وەرزش دەکەن. ئێستا مەحالی ڕێئەرزەی دایرە دەکەین لەگەر برا پێشمەرگەکان و هەندێکیان لەو لای تۆپانێ دەکەن کە دەورێکی تۆپانێ کرایەوە لە ناو معسکەر و ئەمڕۆ یارێکی دەوری بوو ئێستاش یارێکی خۆشیە لەگەڵ برا پێشمەرگانە وەمە بەردەوامین لەگەر لەسەر وەرزش لەگەر ئەو برا پێشمەرگانە. و دیسان ئەو وەرزشە بەڕاستی زۆر تەئسیر دەکاتە سەر معنویەتی پێشمەرگە و هەست و فکری یعنی وای لێ دەکات کە بەردەوام دیسان لە ڕووی وەرزشی و جستەیی بەقووەت بیدەن. و دیسان لە کاتی وەرزشێ هەمووان پێشمەرگێن ئەوە نییە برێەوە ئەفسەرە ئەوە پێشمەرگی ئەو پلەدارەوە هەمووان پێکەوە وەرزش دەکەن هەمووان بە ڕوحێکی ئینسانی و بە بەرادەرایەتی و بە خۆشی. دەستی گرت وەک دەبینن بەردەوام ئەمە بەیانیان مەشقی سەربازیمانەیە ئەویش چەندەم ژمێرێکە پاشەنجی تەدریب و پاشەنجی استراحەتێکدا خواردن و ئێوانانیش ئەگەر زەو خۆش بیتن ئەوە پێکەوە لەگەر برا پێشمەرگان ریاضی دەکەن. پێشمەرگەکان لە جوڵە و بزاوت و گەڕان بە دوای باشترین توانای جەستەییدا بێزار نابن
هەر بۆیە دوای ڕۆژێکی لێوان لێو لە مەشق تاقیکردنەوە و ڕاهێنان و بە خەرجدانی توانای جەستەی و ماندوێتی جەستا ئەوان ڕوو لە ئاوی بناو بەنداوی مووسڵ دەکەن و لەوێ پاشماوی ڕۆژەکەیان بەدەم مەلەکردنەوە بەسەر دەبەن و کەمێک لە ماندوێتی جەستەیان دەردەچێت بەڵام ئەو ماندووبوونە کاتیە چونکە سبەی بۆ ئەوان ڕۆژێکی دیکەی پڕ لە جوڵە و مەشق و ڕاهێنانە و دەبێت جارێکی دیکە دەست پێ بکەن.